من ساخۆم نابینام جنسی بەریتانیام هەیە بە تاقەتەنیا سەفەرەکەم بۆ بریتانیا بۆ هەچ وڵاتێک بمێ لە دنیاە هیچ شتێک ڕێگر نییە لە بردەمی نابینایەک ئەگەر مەبەستی بێت. سڵاوە لێ بێ. سڵاو لە تۆش گیان. تەندروستی چۆنە؟ الحەمدوللا سپاس بەخوا. یەخوار باش بی. قوربانێ بێ. جەنابێ نابینای. بەڵێ. بە زگماگ وا بوو یا بەهۆی ڕووداوێکەوە؟ نا بە بۆنی ڕووداوێکەوە وام هاتووە. چی ڕووداوە؟ بە بۆنی مینێکەوە لە ساڵی 1982 نابینایم لەدەستدا. ئێستاش سپاس بەخوای گەورە هەر نابینام. زیان بە تەنها بەرچاوەکە و یا دەستێکیشم نییە لەگەڵیا. دەستێکیش نییە. بەڵێ قوربان. ئەم ساڵانە لە ساڵی 1982 تاکو ئێستا بە چیوە سەرقاڵ بووی؟ من وەکو ئیشوکاری خۆم لە ئیشی ئالیاتە لە ڕێگاوبانە لە شاخ و داخە ئیشم کردووە، مەکاینم هەبووە، زاید ئەوەی بزنسی گەورەشم کردووە، مەقاولات و ئێستاش سپاس بەخوا دوور و نزیک هاوکاری نابیناکانیش بووم لە نزیکەوە ئەوەی توانام هەبووێ ئەوەی توانی کردێتە. باشە منەمەوێت گوێ لە ئامۆژگایی تۆ بگرین. بڵێ ئامۆژایی گەنجان بکەیت تۆڵەی من بزنسی گەورەشم کرد تۆ بزنسمانێکی لەگەڵەوەشی کە خاڵپێدەویستی تایبەتیشی. بڵێ ئەمە ڕێگر نەبوو لە بەردەمتا؟ نەخێر لەبەرەوەی نابینا خۆی دایمەن هەموو نابینایەک حەزەکە بگاتە ئامانجێک ئەگەر نابینا بتوانێ لە بوهارەکەی خۆیان هەر شتێک سەرکەوتوو بێ یەتە پێشەوە گوێ نایەتە ئەوەی کە بڵێ نابینام. ئێستا منۆ خۆم کە نابینا بووم شان بەشانی کۆمپانیا گەورەکان ئیشم کردووە، تەحەداشم کردوون زۆر ئیشە نەوەستاوم و هیوادارم هەموو نابینایەک یعنی لە شوێنم بەکانی خۆیان گوێ نایەتەوە کە بڵێ نابینام دائیمەن سەیری کاروبارەکانی خۆیان لە چارچەوەی خۆیان بەرەو پێشەوە پیشانی خەڵکی باکە ئەو نابینایە چەنە توانایی. ئەو دەستکەوتە گەورانە چی بووە کە هەو بۆ لە ژیانتە؟ وەکو ئەوەی کە لە بواری بزنسەکە بەدەستێناوە. من لە بواری بزنسدا دائما لە مقاولات سەرکەوتوکی زەورەم بهێناوە، هەچ مقاولاتم کرد بێ ئیشی کاک فاروق بێ ئیشی جادەبان بۆ بێ ئەگەر ئایا بڕنی معمەل چمەنتەکان شاخان بێ سەرکەوتی گەورم بگەیان لە هیچ شتێکا پەکەم نەکەوتووە. باشە پێشتر پێشەوەی کە ئەو ڕووداوە بەسەر بێت لە بواری بزنسایی شێکرێت چی ئیشە چی بوو؟ بەڵێ هەر لەو کاتەشە لە ساڵی 1960 دوکانی خۆم ئەنی بەردەوام لە ئیشا بوومە لە 76 من دوکان و شوێن و ڕگای خۆم هەبووە خەریکی بزنس بوومە یعنی لە گەنجێتی ئێمە تا ئەم دەقەیەش کە تیاین. ژیان لای تۆ چییە؟ ژیان چییە گەێنێ لای تۆ؟ ژیان بۆ هەموو کەسێک خۆشە ئەگەر لە چوارچێوی خۆیان ئەگەر نابینا بیان ساغبی داهاتێکە هەبێ بۆ ڕۆژانی خۆت بۆ بژێوی ماڵ بناڵێ و ئەگەر ئەو کەس ئیمانداریش بە بۆ قیامەتشی زۆر گەورەی ئەنوێنێت. ئەو کەسانی کە لەو کارەکەن تا چەندە مرتاحن بێشکردن لەگەڵتا؟ من تەنەها ئێستا وەکو برایەکانم وەکو مناڵەکانی خۆم زۆر سەرکەوتون لەو ئیشەکە بەردەوام ئێستا کوڕی خۆم کۆمپانی گەوری هەیە لە معمەل چمەنتەکان ئیشەکە برایەکم هەروە لە سلێمانی شان بەشانی ئەو کۆمپانی گەورەن بەردەوام لە ئیشان. سواز بەخوای گەورە یعنی چەندها کەسی کە هەیە لەبەر دەسما کە گەورە بە فێری هەموو مهینەکانم بووە. ژیان چۆن بەڕێ ئەکرێ بۆ نمونە ئەگەر بینایی و نەبێت؟ من بەڕاستی شتە زۆر پرسیارە لە لام دینان من ساخۆم نابینام جنسی بەریتانیام هەیە بە تاقەتەنیا سەفەرەکەم بۆ بریتانیا بۆ هەچ وڵاتێک بمێ لە دنیاە هیچ شتێک ڕێگر نییە لە بردەمی نابینایەک ئەگەر مەبەستی بێت. ساخۆم لە مەتاری سلێمانی مەتاری هەولێر بە تاقەتەنیا سەفەرم کردووە بۆ هەموو وڵاتەکان بەبێ ئەوەی کە کەسیشم لەگەڵا بێت کەوابێ ئینسان نابێت شتێک بێتە بەردەمی بڵێ نابێت بوون نابینا ناتوان لە بەردەمی هیچ شتێکا ئەنی وەستێ ئەگەر مەبەستی بێ. کە حاجی چەند وڵات گەڕاویت ئێستا؟ وەڵاهی من زۆر گەڕام ئەوروپا هەموو دیوە بە عام دۆلی خەلیجم هەموو دیوە بە عام زۆر شتێن هەیە بڵێن گەیشتم هەموو شوێن کە مەبەستم بێ خاستم بۆ چاو هەموو وڵاتە ئەوروپەکان گەڕاوم بە دوای چاو کەوتم بۆ عیلم. چیان پێوتویت؟ تا ئەم دقەیە بەنسبەت چاوە عیلمێکی وا دروست نەبووە کە زەرعی چاو بکەن تا ئەم دقەیە کە خۆم ئێستا ڕیستەرم لە خەستخانەیەک لە بەریتانیا مۆڤڵ ئای هۆسپیتەڵی پێوتە گەورەی خەستخانەی لە عالەمە تا ئێستا نەگەیشتوتە عیلمێک کە چاو زەرعەکرێت تا ئەم دقەیەک لەگە تو قساکە. چەند زمانە زانی؟ 3 زمان بە عام چی و چی؟ ئینگلیزی و عەرەبی کوردی. بەشی قسەیان پێکەی باشەکان؟ الحەمدولله الحەمدولله. ئینگلیزیەکە چۆنە؟ تقریبا ئیشی خۆی بەڕێکم. چۆن فێر بووی ئەویان؟ والله هەر کۆرسم وەرگرتووە لە بەریتانیا و لێرەش هەر لەگەڵ مناڵەکانە دایم بەردەوام. یەخوەتە من قوربانێ لە 6 ساڵ بێ زۆر سپاس. تۆ هیوایەشی
زۆر سپاس دەکەم. چۆن دەستی گەنجانەکەی چۆن هاوکاری گەنجانەکەی واللهی ئەوەی کە ئەم ڕێکخراوی سنتەری ڕۆژناوی بەڕاستی یەکێکە حاج عوسمان لە ڕێگای ئەو ئەم بینانە ناسیوە بەڕاستی ئەو کابرای کۆڵکەیەکە بۆ هەموو نابینایەک دوور و نزیک کە ئاگام لێیە لە توانێ ئەو کابرایە کە کردوویەتی باوەڕ ناکەم هیچ کەس لەسەر ئاسی سلێمانیە بتوانێت وەکو ئەو هاوکاری نابینام کە بە عام من لە ڕێگای ئەو پیاوە ئەو خەڵکە جوانم دیوە ئەو خەڵکە خەناسیوە ئەوەی دوور و نزیک بۆم کرابایە ئینشاءالله بۆم کردومە و یارمەتی ماون. یا حاجی بۆ منە کەسانێک هەیە لەوانەیە گەنجێک بێ یا کەسێکی ئاسایی بێت بۆی ڕووداوێکی هاتوچۆ یاخۆت ڕووداوێکی هاوشێوی جەنابتەوە کە مندان ببێت دز لە ژیان بشوە چ ئامۆژگاری چێچکەی ئەو کەسان زۆر جار سیمینارەکان باسیۆم کردو هەست کەسێکەم ئەندامی بە هەر شتێک بە قەدەری خوا هاتە پێشەوەی نابێ خۆی بخاتە چوارچێوەی سوودچێکەوە بڵێ من تەواو دێ بوومەتەوە لە ژیان لەبەر ژیان بۆ هیچ کەسێک نییە تاسەر خۆشی و ناخۆشەکانی هەموو کەسێک لە بەردەمیاتی نابیناش یان کەم ئەندامێک کە شوێنێکی لەدەستەیە نابێ خۆی خاتی چوارچێوەیەکەوە بڵێ من لێ بوومەتەوە ئەبێ هەوڵ با لە بۆ هاری خۆیە شەرم نەکات بەرەو پێشەوە بڕوە شتێک نییەتە بەردەمی بڵێ ئەو ئەمەستێنێ سەرکەوتووە بێ لە ژیانی ئەگەر بێت و چاوکراوە بێت.